سڵاوتانە ببینێرانی شاپرێس. تاوتوی چەند پرسێک دەکەین لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت بە دۆخی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی و ناکۆکی و گرژی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا پەیوەندی نێوان ئەو دوو لایەنە و لایەنەکانی دیکە باکوێ گەشتووە و دەپرسین سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان. کاک سعدی سڵاوت لەبێ ئەم کاتت باش، سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. سەرەتا ئەپرسم سەبارەت بە دۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو یەکی شەش ڕۆین بەرەو یادی دامەزرانی یەکێتی دەڕۆین. دۆخی ناوخۆی یەکێتی لە ئێستادا چۆنە؟ لەو ڕۆژانە تقریبان 47 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدەپەڕێ. بەم بۆنەوە پیرۆزبایی لە هەموو هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی ڕۆژی یەکەمی یا ڕۆژی دامەزراندنی ڕۆژی دەستپێکی ئەم پرۆژە نیشتیمانی و نەتەوەییە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەروەها سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی دەستەی دامەزرێنەر و ئەندامانی سەرکردایەتی و شەهیددا دەمنوێنم، بە تایبەتی شەهیدی هەمیشە زیندوو شەهیدانی هەمیشە زیندوو و هەروەها یادی سەرۆکی هەمیشە زیندووان سەرۆک مامجەلال کە بە گوڕ و تینێک دەستی بەم قۆناغە کرد و توانی زۆر بە زوویی ئەم یەکێتی نیشتیمانی بکەوتەوە سەر قاچ لەگەڵ تێکۆشەرەکانی دەستەی دامەزرێنەر و هەواڵەکانی لەسەرکردایەتی. لە ڕاستیدا پرسیارەکە پرسیارێکی درستە کە پاش 47 ساڵ پاش ئەو هەموو گۆڕانانەی کە هاتوون ئێمە لە کۆتاییەکانی بڵێن 25 ساڵ پێش کۆتایی سەدەی 20ەم و ئێستا لە هەزارەی سێمین لە هەزارەی سێیەم پاش ئەو هەموو گۆڕانکارە گەورانە گۆڕانکاری گەورانی کە هاتوون شۆڕشی تەکنۆلۆژیا، ئەزمەی کۆرۆنا، ئەزمەی ئابووری و سیاسی، پێشتر شەڕەکانی دەکران لە ناوچە شەڕە بوون بە نوێنەرایەتی زلهێزەکان دەکران، ئێستا شەڕکەوتەوە تا چەقی ئەوروپا و ڕاستەوخۆ لە بینی زلهێزەکانە لە ئۆکراینە. ئەمە مەسەلەی گەورەی هیناوەتە پێش و لە هەمان کاتیشدا تەئسیری خۆی هەبووە و بۆ ئێمە بۆ پرسی میلەتێکی وەکو گەلی کوردستان ئەمە دیارە لەم هەموو کێشانێک کە لە دنیا هەیە، لەم هەموو ئازدەنگە سیاسیانەی دنیا هەیە، بە تاکید ئەو وڵاتانەی کە لە دیر زەمانەوە بە بوونی کورد زۆر خۆشحاڵ نین فرسەتێک دەقۆزنەوە کە لە نێوان بۆشاییەکانی کە ڕوئەدا لە ئەنجامی ناکۆچیەکان هەوڵدەن خەتریاتێک دروستکەن و لە هەمان کاتیشدا داعمی شپەزەیی و تێکدانی ڕیزەکانی لایەنە سیاسیەکان دەکەن. ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەرنین، وەکو یەکێتی بەدەرنین لەو هەموو جەنجاڵی کە لە ناو عێراقەیە، لە ناو هەرێمی کوردستان هەیە، لە ناو لایەنە سیاسیەکان هەیە و دیارە کۆنگرەی چوارەم کۆنگرەیەک بوو کە دوای 10 ساڵ گیرە ئیستحقاقی 3 کۆنگرە بوو. گۆڕانکاری گەورە هەبوو لەو کۆنگرێ، یەکەم پێکاتە سترەکچەری یەکێتی نیشتیمانی گۆڕانکاری بەزدا، ژمارەی ئەندامانی لە 35 و 55 بوو بە 124 و سیستەمی سکرتێری گشتی بە سیستەمی هاوسەرۆک و لە هەمان کاتیشدا دەستکەوتی گەورە هەبوو. ئێمە پێمان وایە بۆشایی زۆر گەورە هەیە. پێشتر خەڵک واتە سەوری دەکرد یەکێتی نیشتیمانی حیزبی شاری هەولێر و شاری سلێمانی و شاری کەرکووکە، بەڵام ئێستا لە هەموو ئۆردوگایەک، لە هەموو ناحەیەک، لە هەموو قەزایەک یەکێتی نیشتیمانی ئەندامێکی سەرکردایەتی هەیە. بۆیە هیچ کەسێک لە هیچ یەکێک لەو یەکە ئیداریانە ناتوانانی بڵێ وەڵام من لە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی نوێنەرایەتی ناکرێم و بە سەرچوونی ئەم 10 ساڵەش ئەگەر کێشە هەیە لەسەر ئەوەی کە ئێمە لە جەماوەر دابراوین
ئەو 124 کەسە دەتوانن زۆر بە ئاسانی ڕایەڵەی پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ جەماوەری بە شەرەفی خەڵکی کوردستان ساز بدەنەوە و پەیوەندی بگرنەوە. من پێم وایە یەکێتی نیشتیمانی بۆ هەموو ئاڵۆزی و مەشاکلانی ناوخۆی توش بووە و بەشێک لە مەشاکلی گشتی کە لە هەرێمی کوردستان و لە منتیقە هەیە بە یەکێتی نیشتیمانی دەگرێتەوە، بەڵام یەکێتی نیشتیمانی حاڵی حاضر لە بارودۆخێکی باشتر. بەڵێ دۆخی ناوخۆی حیزبەکە لە ئێستادا تا چۆن ئارامە؟ ماوەی ساڵێکە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخێکی سەختی تێپەڕان و لەگەڵ ئەوەشدا ئەمەوێ بپرسم بەڕێزت باست لە سیستمی هاوسەرۆکی کرد کە سیستمێکی تازە بوو لە نێوخۆی حیزبەکەدا، تا چۆن ئەو سیستمە سەرکەوتوو بوو؟ سەرکەوتنە بۆ سیستەمە، چونکە هاوسەرۆک داهێنانێکی تازەیە لە ناو هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بڵێن بووە لە پێشتر لە باشەکانی تری کوردستان بووە، بەڵام لە ناو هەرێمی کوردستان ئەوە نەبووە تەجروبەیەک، ئەو تەجروبەیە لای ئێمە سەرکەوتنە بوو و هەوڵی ئەوە دێت کە معارەزە بکرێت بە شێوەیەک لە چوارچێوەی پەڕۆ پرۆگرامدا. بەڵێ بەڕێستان وەکو هاوڕێی مام جەلال لەو سەردەمەشە کە ئێوە ئەندامی ئەم حیزبە بوون، هەڵسەنگاندن چۆنەکەن لە نێوان یەکێتی ئێستا و یەکێتی سەردەمی مام جەلالە؟ دوو سەردەمی جیاوازن، تۆ ناتوانێت ئەو دۆ بەیەکەوە مقارنە بکەیت. یەکێکیان سەردەمی شەریعەتی شۆڕژێڕی بوو، پێشمەرگە و شاخ و بەرەنگاربوونەوەی حکوومەت و تەقاندنەوەی پردەکان و تاڵانکردنی سەیدەلیەکان بۆ ئەوی دەرمانی کافی بۆ جەبەکان بێ، بۆی ڕێگای دەبابە و زرێپۆشەکانی دوژمن نەتوانی بەسەر زرەکاندا بڕۆ، بۆ ئەوەی شارەکان لە ڕژێم هەڵسن عەمودی کارەبا بپچڕێنی و تۆڕەکانی کارەبا بپچڕێنی. ئەمانە هەمووی سەردەمی خەباتی شۆڕژێری و شەریعەتی شۆڕژێری بوو. لە دوای 1990ەوە کە هات پێشمەرگە هاتە ناو شار و لە شار ئیدارەی وەرگرت و ئەو سەرەتا جەبهەی کوردستانی و دوایە حکوومەتی هەرێمی کوردستان، ئەو کاتە دەبێت ئێمە دەستمان پێکرا ئەو کاتە بە شەریعەتی دەستوری، شەریعەتی قانونی دەبی پردەکان چاپ بکەین و دەبی تۆڕی کارەبا چاپ بکەین و دەبی ئەو شتانە بکەین کە زمانی کە پێشترێت تێکمان دەدا، ئێستا دەبی چاکیان بکەینەوە، چونکە خۆمان ئیدارەی ئەم منتیقە ئەم دەوڵەتەکە دەکەین، خۆمان دەبی چاکی بکەینەوە. پێم وایە ئەم دوو بابەتە و سەردەمی شەڕی چەکدار لەگەڵ سەردەمی ئێستا جیاوازە. سەردەمی شەڕی چەکدار ئەو کاتە زۆر ئاسان نەبوو، تۆ هەموو خیاراتانت لە بەردەم نەبوو و ئەو کاتە دۆستی دۆستم هەبوو، دژمنی دژمنم هەبوو، ینی پەیوەندیەکان لەسەر ئاسە دەبووکو ئێستا نییە کە بەرژەوەندی اقتصادەکان حکوم بکات لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و بەڵێ کاک سعدی سەبارەت بە دیدارەکانی یەکێتی کە ئەنجامی داوە لە ماوەی ڕابردووە و بڕیاریشە کە دیدارێکی گشتی ئەنجام بدەن لە ناوخۆی حیزبدا، ئەنجامەکانی چییە بێت؟ ئەوە دەبێت شەرحەکەی وانە، شەرحەکەی ئەوەیە یەکێتی نیشتیمانی لە سەرەتای دامەزراندنی و مانیفێستێکی دەرکردووە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی؟ عەرەبیکەی الاتحاد الوطنی الكوردستانی لیمادا لە نامیلکەیەکە چاپ کراوە لەلایەن سەرۆک مام جەلال و ئەندامانی دەستەی دامەزرێنەر نووسراوەتەوە و ئەوە چوارچێوەی سیاسی و فکری و ئایدۆلۆژی یەکێتی نیشتیمانی بووە لەو 47 ساڵی ڕابردوو. وەکوتم گۆڕانکاری هاتووە، ئێستا زۆر پرسیار هەیە ئەبێ وەڵام درێتەوە لە بابەتی ئابووری، لە بابەتی سیاسی، لە بابەتی ئەمنی، لە بابەتی خوێندنی باڵا، پەروەردە، پەیوەندیەکان، یەکسانی جەندەری، زەویوزار، جوتیار، کەرەسەی بەرهەمێنان، بازاڕ، ئەوانە هەمووی وەڵام بدرێتەوە. وەڵامدانەوەی ئەوە بەبێ نوێکردنەوە تەجدید ممکن نابێت و یەکێتی نیشتیمانی لە کۆنگرەی چوارەمیش بڕیاریدا کە یەکێتی نیشتیمانی دەبێت تەجدید بکە. ئەمەی ئێستا کە ئیشی دەست دەکەین بە ناوی دیداری یەکێتی و لە کۆتایی ئەم مانگە دەگاتە قۆنەر کۆتایی، ئەوەیە کە نامیلکەیەک دەرەچێ دەکا مانیفێست نوێکردنەوەی مانیفێستی یەکێتی نیشتیمانی بۆ قۆناغەکانی داهاتوو، دیسان بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کەوتم
و ئەوە پێم وایە کاری زۆر لەسەر کراوە تقریبان 10,000 کەسێک کۆبەتەوە لە 8 کۆبوونەوەی زۆر گەورە لە بارودۆخێکی وەکەوەی ئێستا کە نەوعێک لە نیگەرانی خەڵک لە بەرامبەر دەسەڵات و ئەوانە 10,000 کەس کۆبێتەوە بۆ بابەتێکی لەو بابەتە کارێکی زۆر ئاسان نییە بەس بە یەکێتی دەکرێەوە و ئێستا تەسەور دەکەم لە کۆتایی ئەو مانگە ژمارەیەکی لەوە گەورەتریش دەرچێ بۆ قۆناغی کۆتایی پرۆسەی تەزدیقکردنی ئەم دیدارە و ئەوەش دیسان لە نامیلکەیەک دەنووسێت و دابش دەکرێت و بریتە لە سیاست و استراتیژ و نهجی یەکێتی نیشتیمانی بۆ قۆناغەکانیدا. کاک سعدی باز لە بوونی مەترسیە کرێت لەسەر قەواری هەرێمی کوردستان ئەو مەترسیانە چین کە لە ئێستادا لەسەر قەواری هەرێمی کوردستان هەیە وەک لەم چەند ڕۆژەتە نێردەی تایبەتی نەتەوەی گرتووەکان کاربەدەستان و حکوومەتی هەرێمی کوردستانیشی لە بوونی ئەو مەترسیانە ئاگادار کردوێتەوە. من خۆم خوێنمەتەوە ئەوەی بلەسخارت لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نیگەرانی نیشان دەدا کەوە 6 مانگە هەڵبژاردن کراوە لە عێراق و لایەنە سیاسیەکان زیاتر گرنگی بە دەستکەوتە شەخسیەکان دەستکەوتە حیزبیەکان دەدەن لەوەی کە مەشهوری ڕاهیکردنی کێشەی خەڵک بن و دامەزرانی حکوومەتی عێراق. ئەوە ڕۆژانەی عێراقا بەڵام ئەوە ناگرێتەوە کە هەرێمی کوردستان ئێستا هەڕەشەیەکی وا توندی لەسەرم پێم وایە ئێمە غەدر دەکەین هەمیشە هەوڵی ئەوە بدەین ڕەنگە ئێمە سەرکەوتونە ببووین لە هەموو شتێک بەڵام ئەگە بمانەوێت خەڵک لەو هەڵوێستا سەرنەکەوتوانەمان بمانبووری هەڕەشەیەکی گەورەیان نیشان بدەین تا لەوەیان یعنی مردنیان پێ نیشان دەین تا بەتایە مەمنون بن ئەوە غەڵەت. ئێمە بە پشتیوانی بەم ملەتەی خۆمان بە هەموو کەم و کوڕیەکانیش کە ئەمانە هەنگاوی زۆر گەورەمان بڕیوە پێگەیەکی زۆر باشمان هەیە لە کۆمەلگای نێونەتەوەی بەڵێ کەم و کوڕیمان هەیە نەمانتوانی وەکو پێویستە یارمەتی خەڵک دێنم پێم وایە خۆمان غەدر لە خۆمان دەکەین. حکوومەتی ئێمە نایە هەموو سێشەمان کۆب بێتەوە دوای کۆبوونەوەکە وتەبێژی حکوومەت ئیعلان کە باسی چی کراوە خەڵک چاوەڕێی چی بکە تربیە نەوعی قسە دەکا خوێنی دووبارەیە زراعە نەوعی قسە دەکا سەحە نەوعی قسە دەکا ئەمە ئەڵەیە هەر یەکەش بۆ خۆی قسەکە و هەر یەکەش تەوقعاتی خەڵک ئەوەندە بەرز دەکا نە بە ئیمکانیاتی ئێمە نە بە زانستی ئێمە جێبەجێ ناکرێ بۆیە خەڵک چاوەڕێ ئەوەی کە وعدت پێداوە بۆی جێبەجێ بکە ئێ وعدێکی جار زۆر و بێسنوورمان داوە بەبێ ئەو هەموو توانایە هەبێ من پێم وایە ئەگەر هەوڵی ئەوە بدەین پێداچوونەوەیەکی باش بە کاروبارەکانی حکوومەت دابکەین و هەوڵی ئەوە بدەین پێداچوونەوەیکی باش بەو ناعەدالەتیەی کە لە هەندێ جەمسەری ئەم حکوومەتەدا هەیە ئەوانە چارەسەر بکەین. حکوومەتی ئێمە بە مقارن لەگە زۆر حکوومەت کە لەو منتیقەیە بەو دەرەجە خراپ نییە کە ئینسان تەمەنای ڕوخانی بۆ بکەیان هەوڵدا بیخاتە ڕێزی نەبووان نامشتی بەڵام دۆخی هاوڵاتیان لە ئێستادا زۆر خراپە ینی هاوڵاتیان تەنانەت ئاوات بەوە ئەخوازن کە بچنەوە سەر بەغدا کە تەنانەت دڵیان بە بڕیارەکانی دادگای فیدراڵی خۆشە سەبارەت بە یاسای نەوتوگازی هەرێم چی ئەمەی دروست کردووە؟ من ئەوە بیزەبت ئەوەیە کە لایەنە سیاسەکان نایەن بێکەوە تەفاهم بکەن وەکووتم تەوقعاتی خەڵک زۆر بەرز دەکەن و ناشتوان جێبەجێ بکەن بۆی خەڵک تووشی سەدمەیەک دەبی ئەوە لایەکی تر ئەم حکوومەتەی ئێمە دەبێت لەسەر ئەساسی ئەمە سیستێمەکەمان دیارە پەرلەمانی دیموکراتی فراحیزبی هەنی ئەو حیزبانی کە هەن دانیشن بەیەکەوە هەموو لایەک هەوڵی ئەوە بدەن بە هەمومان بەیەکەوە نوێنەرایەتی خەڵک دەکەین هەندە جار تووشی غڕوو دەبین پێمان وایە حیزبێک بەتەنێ نوێنەرایەتی خەڵک دەکات و هەوڵی ئەوە دەدەین کە پێمان وایە
هەڵەکانی کە کردمانە عیب نییە بەس باسکردنی عیبان وای ڕۆژنامە نووس دەگرین وڵا باسی هەڵەکان دەکەن هێچوو هەڵەکان عیبەکە لەوێدانی عیبەکە لەوێدا تو واتە هەموو لایەنەکان بەشدارن لە حکوومەتە و لەو کەم و کوڕێن بەڵێ لەو کەم کوڕە هەر کەسە و بە حیسابی خۆی من نایم بڵێم ئەوەی کە حزبی شوعی تەحملی دەکە بەقەدەر ئەوەیە کە یەکێتی و پارتی تەحمل دەکەن نەخێر کەمترە زۆر کەمتر چۆن هەموو لایەک تەحمل دەکە چونکە ئەوانەی کە هەن هەر یەکە و بەنەوێت دەسەڵاتە شەد نییە غەڵەتەکە ئەلەوەیە ئێمە مەسەلەی ئەم فرەحیزبی کە هەیە ئەمە نایەن بین هەر جارە لە کاتی بوونی ئەزمەیەک دابنیشن بێکەوە بڕیارێک بدەینەوەوانە دەکەوینەوە ملانەی ئەو پێشنیارێکی دێ تاکلایەنە وەلایەنەکان کە هەموو دیش دەوەستنەوە و ئەوە یەکێ لە هەڵەکانە و پێمان وایە ئەوە هەوڵی قۆڵبادانی یەکتری دەکەین دژ لە ئیرادەی یەکتری ئەوە دەبتە سەبەبی ئەوەی کاردانەوەیکی زۆر خاب ناوجەماڵ بکە ئەوڕۆ ئێمە زۆر یەکێک لە ئەرکانی ئەو دیدارە ئێمە دەبی کێشەی گەنجان چارەسەر بکەین ناکرێ ئێمە هەر بڵێن وڵایی و گەنجن و بێمنەتن و ئینتیمانیە گەنج و ئینتیمانیە شەڕەکان گەنج کردویانە شەیدەکان گەنجن زندانیەکان گەنجن وانە خۆپیشاندەران گەنجن ئەوە ئەمووی ئینتیما ئیسبات دەکات بەڵام گەنج ناڕازیە تۆ پرۆژەیەکی تایبەت بۆ گەنجان کە کێشەکانیان چارەسەر بکە ناکەی و بڕات پێ بکەن ئەو کاتە سەری خۆی هەڵدەگری دەڕوە ڕەنگە هەمووی لە فەقیری نەڕوە وەڕست بووە لە دووبارە بوونەوەی قسەکان ئەو قسانە ئەوەندە دووبارە دەبنەوە عیلاج ناکرێن وەڕست بوون یەکێتی بەشدارە لە حکوومەتە ئەم قسانە بە حکوومەت دراوە لەناو کۆبوونەوەکانی ئەنجومانی وەزیرانە باسکراوە یەکێتی لەو غەڵەتانە حیسەینە یەکێتی حیسە هەیە خۆ یەکێتی لەو خەڵکە پێکات و قابلە ئەندامانی یەکێتی بە مۆدل داواکراون لە جێشکە هاتمون ئەندامی ئەو خێزانە گەورەیەن کە گەلی کوردستان دەکا و ئێمە ئەمەش خەڵکمان هەیە کە تەرەفە لەو مشکلە لە ماوەی ڕابردووە بە تایبەت لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە پەیوەندیەکانی نێوانی کەتی و پارتی گرژی تێکەوتووە لە ئێستادا پەیوەندیان لەگەڵ پارتی چۆنە خۆی پەیوەندیەکانی بینی نێوان پارتی و یەکێتی ئەو گرژێر لە سەرەتاوە ئێمە کۆنگرەمان کرد دوای کۆنگرە ئێمە ئەو هەیئەتەمان هەڵبژارد سەرۆکایەتی ئەو گەنجانەمان هەڵبژارد بە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو گەنجانە یەکێتی لە کۆنگرەی خۆی هەڵی بژاردن بۆ یەکێتی ناکرێ حیزبێک کە بڵێ وەڵا ڕازیە ڕازی نییە ئیشی حیزبەکەی تر نییە بۆ ئیشی یەکێتی ئیش خۆیەتی بەشێکی ئەلەوێ دەستی پێ کرد بەشی دوم لەوێ دەستی پێ کرد دوای هەڵبژاردن لەوە دەستی پێ کرد کە لە مەسەلەی حکوومەتی عێراق ئێمە قەناعەتمان وابوو و بڕیاریشمان دابوو لە کۆبوونەوەی کە ئێمە لە کۆبوونەوەیکی هاوبەش وەرەقەیەکی هاوبەش و هەیئەتێکی هاوبەش بڕوا بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن لەگەڵ باقی عێراق لە سونە و لە شیعە و دانانی حکوومەتی عێراق و دانانی هەموو ئینەکە و بۆ ئەم بابەتە ئێمە دوو هەیئەتمان نردووە بەغدا یەکێتی هەیئەتێک و پارتیش هەیئەتێک بە ناوی هەیئەت بۆ ئیستیطلاع بۆ کۆکردنەوەی زانیاری و ئەو زانیاری کۆی دەکەنەوە بێ ببتە پێخۆری ئەو کۆبوونەوە فراوانەی کە دەکرێت بۆی ئەو وەرەقە لەسەر ئەساسیەوە ئامادە بکرێت و ئەو وەرەقەی کە دەینووسین ببێتە بەشێک لە پرۆگرامی حکوومەتی عێراقی داهاتوو فیدرال بەڵام وا دەرنەچوو ئەو هەیەتەی برادرانی پارتی کە چووە بەغدا لەوێ گەیشتبوونن نەتیجەیەک و من ئەو کاتە ڕێی خۆشمود لەسەر ئەو مۆزوعە کە یعنی نامێت دووبارەی کەمەوە چکە ناخۆشە بەڵام بە ئیتیجاهێک برا بەرپرسی هەیئەتەکە بە ئیتیجاهێکی برد کە ئەو شتانی لێکەوتەوە کە دوایی دیمەن و ئەوەش بەشێکە مەسلەی هین هاتە گۆڕی مەسلەی سەرۆک کۆمار هاتە گۆڕی و ئێمە ڕێکەوتنامەیەکی استراتیژیمان هەیە کۆن و ئەو ڕێکەوتنامە استراتیژیە تا ئێستا کەس بە ڕسمی نەیگوتە نەماوە یا کەسێک بەیانێکی لە نەکرد بێت ئەو ڕێکەوتنامە پێتان وایە ئەو ڕێکەوتنامە بێت و لە دوای ئەو ڕێکەوتنامە ئەمە چاری سێی یا سێی چوارەوە
2019 ئەمە ڕێکەوتنامەیەکمان هەیە بینی پارتی وێژێت نیشتمانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. یعنی بە هەموو ڕێکەوتنەکان وایە کە ئەمە سەرۆک کۆمار یەکێتی دایدنێ شەرنیان نامێکی یەکێتی بی بەڵام ئێستا لێرە ئیسرار لەسەر ئەو کە نابی یەکێتی دایبنێ پارتی دایبنێ دیارە ئێمە نەچوینە ژێر پارتی بۆچی لە ئێستاە ئەو پۆستی سەرۆک کۆمار بمافی خۆی زانێت لە کاتێکە ئەوە ڕێکەوتنتان هەبوو نامەوێت داخلیان دە تەفاسیل بم ئەمە سەرەتا وتم هەیئەتەکەی کە چووە بەغا بۆ ئیستیطلاع ئیشەکەی خۆی گۆڕی لەوەی کە بۆ ئیستابجی ڕێکەوتنامەیەکی لەگەڵ تەیاری سەدری و لەگەڵ جەماعەتی محەممەد حەلبوسی گەڵاڵە کرد و ئیمزای کرد بۆ دوو غەرز بەڵام بە پێی ئەو ڕێکەوتنامەیە یەکێت نیشتیمانی تامیش کرا و بڕیارەکەوا بوو کە حکوومەتێک تەشکیل بکرێ لە تەیاری سەدری لە شیعە پارتی دیموکراتی کوردستان لە کورد و جەماعەتی سیادە عەلبوسی و خەمیس خەنجەر لە سونە و باقی ئەوی تر هەمووی تامیشە ئەوە قبول نەکرا تا چەند کاریگەری هەبووە ئەو ڕێکەوتنە لەسەر هەرێمی کوردستان و عێراقی ئەوە تەأسیری هەبوو تەأسیرێکی نەتەنها لە ناو هەرێمی کوردستان تەأسیرێکی ئەقلیمیشی هەبوو لەسەر هەرێمی کوردستان پێتان وایە ئەو ڕێکەوتنە بوو بێتە هۆی چەق بەستووی سیاسی لە عێراقا ئێتەبێ کاک سادی ئەو ڕێکەوتنە تەبیعی بووە هۆی چەق بەستووی لە عێراق چونکە باقی لایەنە شریعەکان و کۆماری ئیسلامی ئێران کە 1200 کیلۆمەتر سنووری هاوبەشێ لەگەڵ عێراق بەم تامیشکردنی لایەنە شیعەکان ڕازی نەبوو. ڕقم یەک ڕقم دوو لە سەرەتای دروستکردنی دەوڵەتی عێراق ئێمە لەلایەن عاقڵمەندەکانی کورد و شیعە و سونە دەوڵەتی عێراق لەسەر سێ پایە دامەزراوە: تەوافق، تەوازن، شەراکەت. باشە ئەوە لەسەر لەبەر ئەوەیە چونکە عێراق مۆزاییکی پێکهاتەکانی عێراق هەموو ئەدیان و پێکهاتە ئێتنیکیەکان دەگرێتەوە. ئەتوو هەندێکی تامیشکەی نەتوانی بەشداری بکە لە کاتێکدا ئەوانە خۆیان قوربانی دەستی ڕژێمی باسن کارێکی خراپە. ئێمە هێشتا نەگەیشتن تا قۆناغی کە بڵێن هەرێمی کوردستان سەقافەتی پەرلەمانی و دیموکراسی و فرەحیزبی بە تەواوی بۆتە بەشێک لە سەقافەتی هەر تاچێک لەو کۆمەلگایە. تا ئەو کاتە ئێمە دەبی مەسلەی تەوافق و تەوازن ئیلتیزام پێ بکەین. کاک سادی لێک نزیکبوونەوەتان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕەوینەوەی ماڵ و زیانە؟ با بڵێن هەردوو لامان سوودمان وەرگرتووە لە مانگەکانی ڕابردوو لە دەیدەوە تا چەند ڕۆژێک پێش هیچ سەرکەوتنێک بەدەست نەهاتووە کەوا بوو دەبی تەجروبەی دیوی دووەم بکەن. ئەویش کۆتایی هێنان بە ڕاگرتنی کۆتایی هێنان بە ئەو هەڵمەتی ڕاگەاندن لە دژی یەکتر. لە ئێستادا ڕاگیراوە؟ نازانم ڕاگیراوە من لە ئێوە ئەخناوە تو ئێستا هەوڵ دەیت نوێی کەینەوە ئەمە نوێی ناکەم و ڕاگیراوە. بەنیازم کۆبوونەوە ئەنجام بەن لە داهاتوویەکی نزیکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەبی کۆبوونەوە ئەنجام بدرێت. کۆبوونەوە کە بەس لە نێوانێکەتی و پارتی بەلایەنەکان دیگە بەشدارە بن. کۆبوونەوە لە بینی پارتی و یەکێتیش دەبی لە بین لایەنەکانیش دەبی بۆ کۆبوونەوەی پێکەوەش دەبی. یەک کاندیدانە بێت بۆ پۆستی سەرۆک کۆمار یان بە هەمان شێوە؟ ئەوە باشتر تەمە نادەکەم یەک کاندیدمان بێ. یەک کاندید دەبێت کاندیدەکە لە یەکێتی دەبێت یا لە پارتی دەبێت؟ نانە لە ئەوەی پارتی نابێت دەبی کاندیدەکە یەکێتی بێ. یەکێتی کاندیدی خۆی ئەگۆڕێت یان بە هەمان کاندیدەوە بەشدارە بێ؟ ئەوەلەن ئێمە کاندیدمان هەیە ئەو ئێمە کاندیدی خۆمان نەگۆڕیوە. ئەو کاندیدا جارێکی پێشترێ هەبووە و ئێمە قسەکانمان لەسەر لەگەڵ پارتی لەسەر ئەوەیە ئەمە ڕێکەوتنامەی استراتیجیمان هەبووە. ئەوان سەرۆکی هەرێمیان هەیە، سەرۆکی حکومەتی هەرێمیان هەیە، جێگیری سەرۆکی پەرلەمانیان هەیە لە عێراق، جێگیری سەرۆکی وەزیرانیان هەیە لە عێراق. بۆیە ئەو پۆستەی کە دەمینێتەوە
لەنا ئەوهم پۆستانە تەنها ئەو کاندیدی پۆستی سەرۆکی کۆمارە و پۆستی سەرۆکی کۆمار یەکێتی دایتنی. بەڵێ کاک سادی بەگشتی ئەدەی ئەم کابینێت چۆنە بەلاتانەوە ئایا پێتان وایە جیاوازیەکە بێ لە نێوان ئەم کابینێ و کابینەکانی پێشترە بێگومان حکومەتی هەرێمی کوردستان بەڵام سەرەتای دروستبوون و دەست بەکاربوونی ئەم کابینێ بە چاکسازی دەستی پێتان وایە چاکسازی کرابێ؟ تۆ باسی ئەوە نەکەین کابینە فەرقی باسی ئەو بکەین سەردەمەکان فەرقیان چییە؟ ئەو کابینە دەستپێکی ئەو کابینە دیارە پاژماوەی نوێبوونەوەی هەندێ پاژماوەی داعش کە کێشەی ئەمنی دروست کرد لە مانگی 11 ساڵی 2019 کۆرۆنا بە ئەو هینی کۆرۆنا بە تەواوی هەموو منطقەیەکی داگیر کردووە و تەنانەت ژیانیشی ڕاگرتووە و هەروەها ئەو کێشانەی کە هەن لە منطقەیە ئێستاکە لەسەر سنوورەکانی ئێمە شەڕی ئاڵۆزی هەیە شەڕ هەیە مەشاکل هەیە ئەمانە هەمووی پێکەوە و ئەو لێک ناتێکگەیشتنەی کە لە ئەنجامی خۆپیشاندانەکانی 2019 لە ئۆکتۆبەر دەستی پێکرد لە ئەنجامیەوە حکوومەتی عێراق گۆڕدرا و انتخاباتی پێشوەخت هات و نەتیجەی انتخاباتەکە هات و پاش ئەوەش نەگەیشتنێک لە نتیجەکانەوە 7 مانگا هەڵبژاردنکراوە ئەمانە هەمووی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ کاری کردوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو لێک ئەو ناکۆچیانەی بینی پارتی و یەکێتیش بەشێک بۆلەوە ڕێگر بۆ لە بەردەم ڕۆژنەوە حکوومەتە و من دەڵێم ئەم کابینەی ئێستا کابینەیە کە باش دەستی پێ کرد بەڵام بێشانس بوو لە پرۆسەی ئیشوکارەکانی خۆی لە ساڵان. کاک سادی سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرێم ئەو بڕیارانی کە دەرکراوە پێتان وایە جێبەجێ نەکردنی یان جێبەجێکردنی ئەو بڕیارانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سوودی قەواری هەرێمی کوردستانە؟ خۆی ئەزانی چۆن ئێمە ئەزانین کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق نظامێکی عێراقی فیدرال و پەیوەندی باش لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال دائیمەن هەوڵی پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکات و دوورکەوتنەوە لە حکوومەتی فیدرال بە پەیوەندی لەگە وڵاتانی دەوروبەر کێشە بۆ بار و دۆخ هەرێمی کوردستان ئاڵۆزتر دەکات و ئەو بڕیارێک کە ئەمڕۆ هەیە بڕیاری محکەمەی فیدرالی بڕیارێکە کە بابەتەکە لە ساڵ 2012 ئامادە کراوە بەڵام لە 2012 بڕیاری لەسەر نەدراوە ئەمڕۆ بڕیاردرێ بڕیارێکی سیاسیە بڕیارێکی سیاسیە لەسەر ئەم شێوەی تەعاملی هەرێمی کوردستان لەگەڵ نەتائیجی انتخاباتی پێشوەخت کە ئێستا هێشتا نەتیجەینە ئەوە من پێم وایە ئەوە بە تەسریحاتی تند و بە تەسعید عیلاج ناکرێت هەرێمی کوردستان دەبێت بە حکمەت هەوڵدا لەگە حکوومەتی عێراق ئەو بڕیارە عیلاجکە بە شێوەیە کە کەمترین زەرەر بە هەرێمی کوردستان بگەێنی و من تەسەور دەکەم خەریکن وە ئەوەی من لە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتم بیست ئیشەکەن لەسەر ئەوەی کە هەوڵی ئەوە بدەن ئەمە بە باشترین شێوە عیلاج. لە جێبەجێ نەکردنی بڕیارەکەیە چی چاوەڕێی قەواری هەرێمی کوردستان دەکات؟ قەوارە هیچی بەسەر نایە بەڵام ئیجراعاتی تند احتیمالی چۆن مامەڵە لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان ناکرێت ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ نەکرێت؟ ئێمە دەبی لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر مەسەلەی نەوت ئەو مەوزوعی نەوت دوای لێ هاتوو خۆ هەرێمی کوردستان خۆی دای نەهێناوە لە ساڵی 2014ەوە کەمێک پێشی هاتن داعش حسەی هەرێمی کوردستان لە میزانی دەوڵەت قەتعکرا ڕاگیرە لەبەر ئەوەی حیساباتی ختامی نەدراوە هەڵوێستی سیاسی بوو. پێش ئەوە ساڵی 2007-2008
بۆ مادەی 111 و 112 لە دەستوری عێراق کە دوو مادەن پەیوەندی بە نەفت و غازەوەیە دەبواە ئەو دوو مادەیە جێبەجێ بکرێت بە قانون و ڕەشنووسی قانونەکە ئامادەکرا بوو تەنانەت بە ئەوەی کە بدرێن بالئەحرف الئولا ئیمزاش کرابوو بەڵام کەدرا شورای دەوڵەت بیکەتە سیغەیەکی جوانی پەرلەمانی شورای دەوڵەت ناوڕۆکەکەی گۆڕی بوو بۆیە ئەو زەمان بڕیار لەسەر ئەوە درا کە هەرێمی کوردستان تەسەڕوف بکە لەگەڵ نەفت و غاز لە هەرێمی کوردستان بەپێی احتیاجاتی خۆی تا ئەو ڕۆژێ قانون دەرەچێت تا ئەم ڕۆژ قانون دەرنەچێت ئێستا کە میزانیەی هەرێم بڕدرا خۆ هەرێم دەبی بە دوای سەرچاوی بگەڕێ بۆ تەمینکردنی پێویستەکانی هەرێم ئەلەوێەوە ئەو عقدانە دەستی بکرد ئەو عقدانە قانونی نین مەشاکلیان هەیە مەشاکلیان نییە ئەوە دەبی یەکلایەنە سیر نەکرێت دەبی لەگەڵ بارودۆخی ساڵی 2014 کە ڕوویدا قەتعکردنی ئەرزاق لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە بەیەکەوە بەستێتەوە بەیەکەوە معالجە بکەن و ئێستا کەجان پێم وایە دەبی ئێمە وا سیر نەکەین ئەوە خراپە یابات دەبی سەیری ئەوکەین کامیان زیاتر بۆ هەرێمی کوردستان ئیمکانیات دینی سوودی زیاتر ئەوە ئیشی حکوومەتە حکوومەت هەڵی سنجێنی کامیان سوودی زیاتر ئەو بەعینادی نابێت بەڵێ کاکسادی لە کۆتاییە ئەمەوێ بزانم دۆخی هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاوەنێت موچەی فەرمانبەران یەکگرتنی نێوان لایەنەکان پێکێنانی حکوومەتی عێراقی بەگشتی قەواری هەرێمی کوردستان چی لێ دێت و دۆخەکە بەرەو کوێ دەڕۆێت حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەوڕۆ لە گفتوگۆدایە و پارتی و یەکێتی و لایەنەکان زۆر لێک دوور نین لەسەر گۆڕانکاریەکانی کە پێویستە بۆ هین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و ئەوە دەبی هەموو لایەنەکان بێ کۆدابنیشن لەسەر کەی هەڵبژاردن دەکرێت ئەمەیان ئێستا زووە مەقسەی لەسەر بکەم ئەوەی کە پەیوەندی بە تەبیعی تەئسیری عێراقی لەسەر ئەم بارودۆخی ئێرە هەیە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی داهاتووی عێراقا تا ئەم لەحزەیەش ئومێد ناکرێت حکوومەتێکی بەهێز و بێچێشە لە عێراق دروست بکرێت ڕەنگە لە ئەنجامی ئەو ناکۆچیانێک کە هەیە لە ناوماڵی شیعە نەگەن نەتیجەیەکی باش یەکەتی لەسەر بڕیاری خۆیتی سەبارەت بە گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان ئەگەر بەرەو هەڵبژاردن بڕۆین یەکەتی دەیەوێت سیستمی هەڵبژاردنەکە گۆڕانکاری تێدا بکرێت بەڵام بازنەی پێم وایە شتێکی خەمە منطقی تێدا نیە ئەمە گە 12 بازنەمان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق قبولە ئەدی 4 بازنەمان بۆ خۆمان قبول نییە چ لە مەسەلەکەواتە سوورە لەسەر بڕیارەکە نامە تەبیعی هەمولایەکان پێم وایە دەبی منطقی تێدا نیە قبول نەکرد سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتی کە بە ئێمەت بەخشی بینەرانی شارپرێز سپاس کە تا ئێستا بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ باس